پێشەشی بەخێرات نانەکەم کە لەم کاتژمێری ساعت سواری بەیانە لەم کادرەنگی ئامادە بوون. ئێمە 15 مانگ لێرە بەڕێکەوتین ڕۆژینە تورکیا قسەمان لەگە قاچاقچیا کرد بوو تر قاچاقچی هەموو شتێکی بۆ کردین من یەختی گەشتیاری مێوی تر ئەم قسانە هەمووی دووبارەشە بەس ئەبێ ئیتر بیجێڕینەوە. ئێمە ڕۆژین لە ئەستەمبۆڵ بندەی 6 ڕۆژ لێ بووین لێ چاوەڕێی قاچاقچی ماکرد ئیتر هەر دروی لەگەڵاکرین یەکەم ڕۆژ دیار بوو ڕۆژ 3 ڕۆژی پێچ و وعدی داوتی 3 ڕۆژ زیاتر ناڵم لێ بن قسەمان لەگەڵا کردمان کاکە جاندرا ئێمە زۆر دەمێک لێرە مەسرفمان کردو ینی کرێ ئوتێل و هەمووی لەسەر حسابی خۆمانە با بڕۆین هیچ کە تاخیرمان مەکە ئیتر هەر بە ڕۆژ و دوو ڕۆژتی ئەمڕۆ یەختەکەم ژیرا و ڕۆژێتی مشکلی ڕێگامان بۆ دروست بووی تر وەرحاصل بە درۆی ئێمەی تاخیر کرد هەتاوەکو 6 ڕۆژی پێچوو تەلەفۆنی بۆ کردین وتی خۆتان حاضر کە نەڕۆین وڵای تر ئێمەش ڕۆشین چوینە کوچک حەمام لە ئەزمیر لە ئەستەمبۆڵ کوچک حەمام نقطەیەکە جێ قاچاقچیەکانەکە خەڵکە گوازنەوە بە سیارە بۆ ئەزمیر کە چوینەوێ سعات 2 بوو 2 نیوەڕۆ بوو هەتاوەکو 6 وارێمە لێ چاوەڕێی قاچاقچیمان کرد زۆر سارد بوو تەلەفۆنمان زۆر بۆ کرد کاکە ئەم منداڵانە سەرمانەوێ برا منداڵانە مردن لە برسا لە سەرما کاکە شتێ بکە وتی کاکە کێشەی بچی لەمان ئێستا حەلەکەین و ئەڕۆین ئیتر من نازانم ئەمانە چیان کردیان چی نەکرد ئیتر نازانم دۆڵمشێکیانێنا دۆڵمشەکە بە خۆی جێ 10 نەفەرێ بێتەوە 24 نەفەری تێکرد بوو تر هەمووی لەسەر باوەشیەک و لە ناوێکە دانیشت بووین لە ئەزمیر بڵین ئەستەمبۆڵ بەڕێکەوتینی بۆ ئەزمیر 11 ساعات لە سیارەیە بووین دوایان ساعتەکەی ئێمە ڕۆژین کە چوینە سەر ئاوەکە ڕێگایەکی باریک بوو جەماعەتێک بوون هەمووی دەمامکی خۆیان کرد بوو چوونە سەر ئاوەکەی تر ئێمە کە ڕۆژین من بە حکمی ئەو ئامۆزایم لەگەڵاویتریمان بەجێ ناژوعدماندا و بێکەوە بڕۆین منداڵێکی شلل دەماغی لەگەڵایە منش 3 منداڵی خۆم پێ بوو لەگە 2 جانتایە ئەتر کە ڕۆشتین کە سەیرمان کرد ئێمە ئاگاداری ئەوەنی کە لە پێش ئێمەوە 2 سیارێکە سواری ئەم بەلەمە کراوە کە چوینە سەر ئاوەکە بینیمان بەلەمە متم بۆ ئامۆزایم وتم کارزان با سەر نەخین بەخوا تیاچین ئیتر وەرحاصل ویسمان سەر نەخین کوڕێکی کاک یوسفمان لەگەڵا بوو وتی سوار نابم قاچاقچیەکە یەکیان کەتەری دەکرد یەکیان چەقۆ ئێمە ژەبەرەوەی منداڵەکانمان سەرگەردان نەبن وتمان تازە با سوار بین سا ئێمە هەچی بکەین ئەتوانین بمان کوژن و ماکەنە ئاوەکەوە بە تازە با سوار بین کە سوار بین مدەی 2 ساعات و نیو بەلەمەکە ڕۆیشت کە بەلەمەکە ڕۆی من هەر کە سوار بم هاوارم کرد بۆ خەڵکی سەر بەلەمەکتم کاکە جان بیکەنە ڕای خۆ ئەم بەلەمە بەنزینی تیان نامێنێ با ئەو سایقەیان بە زۆر بێیان ئەکینە ئاوەکەوە گەرنا با بمان کاتە ئەو دوورگەیە زۆر هاوارم بوو کاکەمان بە ئەو دوورگەیە ئیسفادەی نەبوو 2 ساعت و 40 دقیقە بنزین بەلەمەکە ڕۆی بنزینی تیانەما منیش مۆبایلەکەم دەکرد تەلەفۆنێکم بۆ براگەورەیەم کردنای ئاواتە تەلەفۆنێکم بۆ کردم ئاوات وتیها کوتم وەزعمان زۆر شەڕە بەلەمەکەمان نقمە بێ خێرا شتێکمان بوو کە باشکم ئامۆزایەکم لەوێنان وتم تەلەفۆنێکی بۆ کە با فریامانقی پۆلیسمان بۆم لێرێ مۆبایلەکەی ئەوم داخست تەلەفۆنم بۆ قاچاقچیەکە کرد وتم ڕێبوار وتیها جنێ قسەی ناشرینشم پێ وتم تۆ بۆ ئێمە فرۆش ئێمە چووکە معاملەمان لەگەڵ ڕێبوارە کرد بوو لێرە لە پیرەمەگرون بەس ئەو لەوێ ئێمە بە قاچاقچیشکە بە 20 وەرەقە فرۆشت بوو ئێمە ئاگاداری ئەوەی کە ئێمە فرۆشراوینەوە ئیتر وەرحاصل ئیسفادەی نەما شەپۆلەکە زۆر بەرز بوو کە شەپۆلەکە هات سوورا لە پێشی بەلەمەکەیدا لە دوای بەلەمەکەینەدا بەرمیلی ئاوی تێچوو بەلەمەکە پێڵاوەکانماندانە بە پێڵاو بە دەست و بەمەمکی شیری منداڵ و ئاوەکەمان بەتاڵ کردەوە هاوارمان نەکرد کاکە خۆتان ڕاگرن من بەخۆم زۆرە ترسان بەس لەبەر خاتر منداڵەکان ژنمان لەگەڵا بوو هاوارمان نەکرد کاکە خۆتان ڕاگرن هیچ نییە بەلەمەکەیشە چاکە بێتەوە تر بەلەم بەنزینی تیانەما کوژایەوە وڵا تۆزە ڕاوەسای مدی دەقەیە بەلەمەکە تۆ زیاری کرد لەسەر ئاوەکە و شەپۆلێک ها شەپۆلێک بە پانتایی 6 مەتە زیاتر لە بەلەمەکەیدا نقمی کردیتر بۆ بە ڕۆژی حەشر لەوێ دەستی پێکرد بەڕاستی کارە ساجیش زۆر ناخۆش بە نە لە خەون نە لە خەیاڵ نە لە فلی ماشتی وام نەبینیوە ئیتر منداڵ باوک منداڵی لێ بەجێما ژنە خنکا منداڵە خنکا من هەر 4 منداڵەکەم گرت بوو بڵین 3 منداڵەکەم بەم دوو دەستە و خێزانیشم لەسەر قاچم دانا بوو لە ئاوەکە بە قاچمە لەم پێ کرد ئێمە 3 ساعات و 40 دقیقە لەناو ئاوەکەمە لەمان کرد ئاوێکی سوێر تاڵ تفت زۆر ناخۆش ئیتر 2-3 جار هاوارم بۆ خێزانە وتی جوانە وتی ماوە وتم ماوی وتی ئاما وتم درۆیەکەم کرد وتم ها بەلەنێک هات بە درۆ بەس بۆی بمێنێ مودەیەکە لە زۆر لە ئاوەکە بەڕاستی ینی خوای گەورەکە نەتکوژێ بچیتە ناو نازانم هەچێکەوە نامریت بەڕاستی خوای گەورە ئیلا ئەجەل لە دەستی خوایە هیچ درۆیە خوای گەورە هەشتی بێنە گەڕانەوەی نییە هێتر 2 جار درۆم بۆ کردم بەلەمەقات هەر دیار نەبوو بەس بە درۆ ژوان مەکرد بۆیە خۆی ڕاگرێ پێم ئەمە دەست بجوولێنە ئەمەت قاتت بجوولێنە بە دەستبت نەوەستێ هەڵا ئەم جارێ ئەو هایەکەم کرد ینی بەس خوا دیار بوو لەگەڵ ئاوە نەوشکانی نەشاخ یەک شتێک دیار نەبوو ئەوایەکەم کرد بەلەمێک پەیدا بوو تومەزە پۆلیس بوون بخۆیان ڕاوماسییانە کرد ئیتر ئێمە زۆر هاوارمان کرد هێڵبمی وڵای تر فریامان کرد منداڵەکانم هەتا بەلەمەکەش مابوون لە باوەشم کردبوون کە بەلەمەکە نێزیک بووە لێرە بۆ ئەو وڵاتی تۆرە لێمان دوور بوو شەپۆلێکیدا کە 2 شەپۆلی دایتر منداڵەکان تەحاملیان نەما خورجان پڕ بوو لە ئاو خنکا ئیتر ئێمەیان گواستەوە بۆ نزیکترین بنکە بۆ فوچە لە
من سێ منداڵمە بۆ هەرسێکیان بەداخەوە جانیان لەدەستدا چی وای لێوە کرد کە وڵات بەجێ بێڵە من لەگەڵەوە ئامۆزایم ئێمە من خێزانم تو نەخۆشیش درێژخایانی ئەوە ئامۆزایش منداڵێکی شە لە دەماغە من وەک کە گەنج بووم پێشەوەی ژنیشمە بێ کە ژنیشمێنەوە 7 ساڵە هاوسەریم پێکێنەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان فکرم لە ئەوروپا نەکرێتەوە بەس من کە خێزانەکەم تووشی نەخۆشی بوو بە هیوای ئەوەی کە بڕۆم لێ عیلاجێک بۆ خێزانەکەم دۆزمە و ژیانیش تازەڵ بژێرم لە دوای چاکبوونەوەی خێزانەکەم بەس مەعەل ئەسەف سێ کۆرپم لە دەستدا چیرۆکی گیان لە دەستدان و خنکانی بە شکل ئەندامانی خێزانەکەتان لەسەر زاری خۆتانەوە ببیستم کە لە دەریاچی جێدا گیانە دەستدا سەرەتای مەکەڕۆشتین کاکیوایە مۆزان باسی کرد لە حاڵەتێکی زۆر سەیردا بوو کە دابەزی من نامەوێت تەفاسیلی قسەکانی دووبارەکەمەوە بەس بە کورتی لە کاتی بەلەمەکەەوە کە نزیک دەریاچەکە بوونەوە نزیک دەریاکە بوونەوە بەلەمەکە زۆر بچوو بوو وتم هیواژیان ئەم بەلەمە زۆر بچووکە کەوام گوت تێگەشتن لە دواوە چاقۆیان دەرێنا جەماعەتی قاچاقچیەکە تقریبان 8 نەفەر دەبوون بە تورکی هەڕە پاڵیان بە خێزانەکانمانەوە ناو ڕۆشتین تم با ئێمە نەکوژن بانکەنەوە کەس نامان بینێ بەرحاڵ ئێمە ڕۆژ نزیکەی 2 ساعاتێک ڕۆژی نامۆزاکەم هەر هاواری دەکرد دەگوت ئەم بەلەمە بانزنی لێ دەبڕێ بڕۆ دوورگەیەک من هاتوم هیواژیان تەحمل دەبێت لێرە کەس ناناسێ کەس پشتی کەس ناگرێ ئەوە بوو مەسافەیەک ڕۆشت و بەلەمەکە کوژایەوانێ کە کوژایەوە شەپۆلێکات شەپۆلەکە بەرزێکی هەبوو تقریبان بەرمیلێک ئاو دەبوو هاتە ناو بەلەمەکەەوە بەرمیلێک ئاو هاتە خێرا بە پێڵاو و بە نعل و بە حەچێکی شتێک لامەوە بەدەست و ئاوەکەمان دەردا دوایی تۆزێکی پێچ و بەلەمەکە وەستایەوە هەرکوژا بوو ئەنێ وەستا و یاری دەکرد 2 نەفەر لە خوارەوە هاتنە دەرێ نەمازانانی قاتی خوارەوەیان کە پسکرد و خەڵکی تێدایە هاتنە خوارەوانش مناڵەشان لە دەستدا بەداخەوە کە هاتنە خوارەوە و کوتی لە خوارەوە خنکانیتم بۆ چی لێ وتی وەڵان نزیکەی 30 نەفەری تێدایە بەخوا هیوا تەواو وەزعەکە زۆر خەتەرە وەڵا ئەوە بوو شەپۆلی دووەم هات بەرزی شەپۆلەکە نزیکەی 6 مەترێک دەبوو یەکسە بەرامەکەی غەرق بوو هەرێکە بوو بەلایەکدا پەرج بوو حاڵەتێکی زۆر نازان مەرگە ساتێک ئەگەر هەر هەڵەبجە ئەگەر هەر چیمیاباران ئەگەر هەر چەنگال ئەمانە بێنێتە بەر چاوی خەڵک یعنی شتێکی زۆر تراژیدی بوو زۆر یعنی لەو کاتەدا نە مناڵ باوکی خۆی ناسی نە باوک مناڵی خۆی دەناسی لەو حاڵەتێکی زۆر سەیردا بوو باشە خێزانەکەی تۆ چەند کەسی لەو ڕووداوەدا تیاچویان گیانی لەدەستدا بەداخەوە ئێمە من حەزم کرد پێشەوەی کە باسی ئەوە بکەم خێزانەکەم چنیم ئێمە مناڵەشی نقصانمانەیە ئەگەر جارشە لە دەماغە بەمە بەس چارەسەرکردنی وی ڕۆشتبووین بۆ دەرەوەی وڵات بەس بەداخەوە لەوێ کچێکی تەمەەن 8 ساڵمان لە دەستدا جوان خان زۆر بەداخەوە هەتا قەسخانە ما بوو ئاوی نەخوار بوو بەدەست خێزانەکەمەوە بوو من لیان دابڕان بە حکمی ئەوی کە کردنی ناو بەلەمەکەەوە کۆمەڵە خەڵک کۆڵە پشتی مەلەی پێ نەبوو ئێمە هەر هەمومان پێمان بوو پیاوێک پەلاماری دام دەیگو مناڵەکەم دەخنشە کۆڵە پشتەکەتم دێ من 2-3 جار نەخۆم بووم کە نەخۆم بووم دوایی لە ترسەوەی کە خۆم نەخنچم بەلایشکەدا ڕۆشتم دوای شەپۆلەکان لەگەڵ خێزانەکەم دووری خستینەوەانێ حکومەتی ئەڵمانیا بەهانامەوە بێت تا کوڕەکەشم لە دەست نەداوە تەنها داوامەوە چونکە هیچ مافیەکەم لێرە ماگە لە بەحری جێ بەرەوەیان بۆ ڕۆیشتین ساعت 5 بۆ دوای 3 ساڵ لەنا ئەوماینەوە یەختەکە بنزینی بڕا و دوایش وەرگەڕە 65 نەفەری شتێدا بوو ساعات 5 و نیو تقریبا لە ئەستەمبول سەرکەوتین بە دڵمەشی بردیانی بۆ ئەزمیر لە ئەزمیریش ساعات 5 بەیانی سواری ئەو بەلەمەیان کردین دنیا تاریک بوو ئێمە نەمان بینی بوو گەورەی بچووکی بەلەمەکەی چۆنە ئەو کاتەی کە سوار بووین 3 ساعات ڕێ کرد بەناو ئاوەکەدا دوای ئەوەی زۆر تەکلیفمان لێ کرد ما بگەڕێ ما بە بۆشکانی بەڕاستی ئەمە 3 ساعات لەناو ئاوداین خەڵک هەر دەڵێت 40 دقیقە و 50 دقیقە خەڵ دەگا بۆ وێنان نەگەیشتین دیار بوو لەو کاتەی بنزینەکەی کە لێ دەبڕێت بنزین لێبڕا شەپۆلەکانیش زیادیان کرد کە شەپۆل زیادیان کرد شەپۆلی یەکەم ئاوەکەمان دەردا شەپۆلی دووەم لە ماوەی 1 دقیقە کەمتر بەلەمەکەی نەخۆم کرد ئێمە 6 نەفەر بووین 3 نەفرم بۆ خوای گەور ڕزگاری کردووە 3 نەفرم بۆ هاتوتەوە خێزانەکەم و کچەکەم لە دەستداوە ئەو کاتێک کە نەخۆم بوو ئەمن بە چای خۆم ئارم نەبینی دوو جەری خۆم نەخۆم کە دەخوارەوە نەمتوانی هیچ بتوانم دەریان بێنمەوە لەبەرەوەی کە لێیدا چۆ خوارەوە بەو شەپۆلە چەند مەترێک شەپۆلەکە بەرز دەبەوە بەڕاستی کاریگەری هەو بەڕاستی تازە کوردستانمەوە بۆ تە یادگاری هیچ خۆشتدا نەما
هیچ حەزت پێی نایە هەر بگەڕێەوە ئەمن تازە بوومە قوربانی تازەداک و خوشکم دیار نەماون ئەم لەوە خاتری ئەو خوشک و برام لەوەرم برا گەورانم وەک چای خۆم و زەردەیان پارێزم لەوە خاتری وان هاتوومەتەوە.